دەچمە لای یەکێک لە خوێنەر و سەرەتاییەکانی سیاساڵانی هەفتای ئێمە بەڕێز مامۆستا عەبدوڵڵا عەباس، هەم نووسەر، هەم وەرگێڕ، هەم شاعیر، هەم خوێنەر. مامۆستایان سوپاس پیرۆزباییکردنەوەیان پێشانگایە وەکو یەکێک لە خوێنەرە سەرەتاییەکانی کورد لە جەناب دەکەم و هیوای سەرکەوتنیشت بۆ خواستم. مامۆستا بۆچی پێویستە ئێمە کتێب بخوێنینەوە؟ کتێب چ سوود و بایەخێکی بۆ ئێمە هەیە؟ لە ژیانی ئینسانیەتە لەگەڵ دروستبوونی یەک ژیان و هوشیاری بەشەر بە وشە دەستی پێکرد. دوای ئەو پێشکەوتنی کە ئینسانیەت بە خۆیەوە دی وشە کەوتە سەر کاغەز وە کاغەزی پێویستی بە خوێنەواری و تێگەیشتن. پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو خوێنەوارانی کوردستانەکەم بەوەی کە وەزعمان گەیشتە ئەوەی پێشەنگای وا گەورە بکەینەوانێ بۆ ئەوەی زیاتر ئەهمیەتی وشە و کتێب و نووسرا و لە خەڵکی کوردستان بنێن. هەرچەندە ئێمە ڕێکی ژیانمان بە گەلێ هەورازی سەختا ڕۆشتووە، بەڵام یەکێک بووین لەو میلەتانەی کە ڕووی بە شارستانیەتی وشە و نووسین و کتێب کردووە. لەبەر ئەوە ئەم هەنگاوە کە ئێستا لەگەڵ شارستانیەتی سەردەما ئەبووجێ هەنگاوێکی پێشکەوتووە وە شاری سلێمانی شایەنێتی و ئەهەمیەتی خوێندنەوە هەرچەندە ئێستا خەڵک وا تەسەوڕەکەن کە پەیابوونی هەندێکی تەکنۆلۆژیای تازە لەوانەیە ئەهەمیەتی خوێندنەوەی وشە لەسەر کاغەز کەم بکاتەوە، بەڵام هەر هیچ نەبێ بەنسبەت ئێمەی ڕۆژهەڵاتیێوانە و بەتایبەتیتریش ئێمەی کوردی چێژی وشە لەسەر کاغەزی کتێبە. لەبەر ئەوە کتێب هەر سەرۆر ئەمێنێتەوانێ لە دەوروبینی وشارکردنەوەی ئینسان و زۆر باش. مامۆستا دەموترێن پێشانگایە بۆ پاراستنی ناسناوی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی باشە. تا چەندەم پێشانگایە دەبێتە هێڵەرەوەی ناسناوی پایتەختی ڕۆشنبیری یا وەکو شاری داهێنەرانی ئەدەب ڕۆڵی هەیە لە پاراستنی ناسناوی ڕۆشنبیری بۆ سلێمانی؟ هەنگاوێکە بۆ ئەو فکرەی کە جەنابەت لەبەر ئەوە پێویستە یا مناسەبات یانی ڕۆژانە کە خەڵکی ڕووی تێ بکات و بە سەرچاوەی ئەو مەبەستەی بزانێت. زۆر باش. مامۆستا خوێنەری ئێمە چی بخوێنێتەوە؟ پێویست کامانە ئەو کتێبانی کە پێویستە دەستیان بخات لە پێناو دەوڵەمەندکردنی پاشخوانی مەعریفی و ڕۆشنبیری خۆیدا؟ ڕاستی وتن فەرزکردنی نەوعیەتی خوێندنەوە لەم سەردەما لەوانەیە شتێکی ئاسان نەبێت، بەڵام ئێمە پێش هەموو شتێک پێویستمان بەو نووسراوانە هەیە کە ڕادەی هوشیاری بینینی دەوروبرمان بیاکە. ئێمە لە هەموو شتێ زیاتر پێویستمان بۆ هوشیاریە بۆ خوێندنەوەی وردی ئەو شتانی کە لە دەوروبرمان. لەبەر ئەوە پێویستە دەست بکەین بەوەی کە شتی ئەو خەڵقانە بخوێنینەوە کە تاقیکردنەوەی پێشکەوتوی لە ئێمەیان پێشکەوتوتر هەبوو. یعنی باوەخ بدرێ بەو جۆرە نووسراوانەی کە ئێمە فێرەکات چۆن بەرەو باڵا ئەڕۆ و لە هەموو وەرچارخانەکانە ئاساسی مێژۆیی خۆمانمان لەبیر نەچێت، بەڵام مێژۆ خۆزگە ئەبوایە بکرایە بەوەی کە لە ڕاستیەوە دەست پێ بکە بۆ ئەوەی بەڕاستی بگات. مامۆستا زۆرجار خوێنەری ئێمە دەڵێ من بۆیە ناخوێنمەوە و بەردەوام نام لەسەر خوێندنەوە لەبەرەوەی کە دوای یەک دوو کتێب کە خوێنمەوە هەست دەکەم هیچ لە مێشمان نەماوە. جەنابەت وەکو کەسێکەوە ئەزمونێکی بەردەوام و دوور و درێژت لە خوێندنەوەی کتێبە هەیە، ئایا ئەمە پێوەرە؟ چونکە مام هەژار لە چێشتی مجەورەڵێ مێشە وەکو عەمبار وایە دوای 10 ساڵ و 20 ساڵی تشتەکان بۆ بیرێنەوە. چۆن خوێنەر زاڵبێ بەسەر ئەم واهیمەیە یان بەجێ لەژێر ئەم وازواسیە کە پێی وایە مادەم کتێبەکە لە مێشکان نامێنێتەوە ئیدی پێویستە واز لە کتێبێنێ و پشت لە کتێب. ئەوە احتیمالە ئەو هەستە دروست بوو بێ لای خەڵک لە نەتیجەی ئەو شتە داهاتانی تازەتر کە خەڵک مەشغوڵەکە، بەڵام ئەوەی دێوێ هوشیاری ڕاستەقینە و زانیاری زیاتری بدێ کتێب باسیشە چاوەی هەموو ئەم شتانی کە دروست بووە بۆ گەیاندنی زانیاری و بۆ گەیاندنی ڕاستی زیاتری ئەم سەردەمە بەسەر خەڵک هیچیان جێگەی کتێب ناگرتوانێت. بە پێچەوانەوە کتێب ئەوەی کە لە کتێبایە ئەو زانیاری کە لە کتێبایە ئەو زانیارەیە کە جێگا بۆ خۆی لە مێشکە کاتەوە و هەندێری وشیاری زیاتر
زۆر سپاس بە بەڕێز مامۆستا عەبدوڵعەباس نووسەر و شاعیر و وەرگێڕ زۆر سپاس دەکەم.